لە ڕاستیە کۆستی گەورەی لە دەستدانی ڕۆژنامەنووسی بە توانا و پێشەشکاری لێ هاتووی کەناڵەکەمان کەناڵی ئاسمانی ئەنارتی کاکە ئامانج بابانی کۆستێکە بە وتە و بە ماندووبوونمان لەگەڵ مەراسیمی بە خاک سپاردنی کۆتایی نایە. ئەمڕۆ ئێمە کۆستێکی گەورەمان کەوتووە. ئێمە یەکێ لە ڕۆژنامەنووسە هەرە بە تواناکانی کەناڵەکەمان لە دەستداوە. ئێمە یەکێ لە کوڕە هەرە بە ڕێز و هەرە بە ئەدەبەکانی کەناڵەکەمان لە دەستداوە. ئومێدمان وایە دەستگا ئەمنیەکانی پارێزگای سلێمانی بتوانن قەناعەت بە ئێمە و بە خەڵکی کوردستانیش بکەن کە ئەم ڕووداوە ڕووداوی تیرۆرکردن نەبووە. چکە ئێمە لە ڕابردووە لە ڕاستیە ئەزمونێکی ناخۆشمان لەگەڵ دەسەڵاتێکا هەیە کە بەردەوام تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و دەنگی ئازاد و هەموو ئەو کوڕە ئازا و دلێرانەی کە نایان بەڕووی دەسەڵاتە بەرز کردوتەوە بینیوە. بەڵام بەداخەوە لە بەرامبەریشە زۆر جار سیناریۆمان بینیوە کە لە پاش تیرۆرکردنیان بۆیان دروست کراوە. ئێمە تەنها ئومێدیەوە کەین کە دەستگا ئەمنیەکانی پارێزگای سلێمانی قەناعەت بە ئێمە هاوپیشە و هاوڕێیانی کاکە ئامانج و هەموو خەڵکی کوردستان بکەن کە ئەم ڕووداوە ڕووداوی تیرۆرکردن نەبووە. لەخوای گەورە داواکارین کە کاکە ئامانج بە باشی بەرین شاد کات. جارێکی کەش سوپاس بۆ ئامادەبوونی هەمووتان، خۆشەویستی زۆرمان بۆ ئێوە. لێرەوە ئەڵێین گۆڕی کاکە ئامانجی خۆشەویست پڕبێ لە نور بە ناوی دامەزراوی میدیایی نالیاوە.